حیزبی ئایندەی کوردستان پلنۆمێکی ساز کرد لە شاری سلێمانی بۆ یەکگرتنەوەی حیزبەکەی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان. بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا هەردوو لە بەڕەسمی لە کۆبوونەوەیەکی ڕۆژنامەوانیدا یەکگرتنەوەیان بۆ ڕایگشتی ڕابگەێنن لەژێر یەک ناو و پەیڕە و پرۆگرامدا وەک دوو حیزبی خاوەن خەبات و مێژووی هاوبەش. ڕێکەوتنەکە ڕێکەوتنێکی هاوسەنگە و بە سوپاسەوە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ جیاوازێکی نەکرد لە بینی ئێمە و خۆیان، لە بینی کادیرانی ئێمە و کادیرانی خۆیان، وەکو یەک حزب سەیری کرد کە ئەمە بەڕاستی جێگەی دەستخۆش و جێگەی لە خۆبردوویە. دیارە خۆتان ئەزان ئێمە ڕاستە پێشتر یەکێتی نەبووین، بەڵام لە نیمچە بەرەی یەکێتی نیشتیمانی کوردستان بووین و بە یەکەوە شۆڕشی 76 هەڵگی ساندووە و لە هەموو وێزگەکانی خەبات لەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەڵبژاردنەکان بە یەکەوە بووین و لە هەندێک وێزگەش بە دڵنیاییەوە ناکۆچیمان هەبوو، بەڵام خۆشبەختانە ئەمڕۆ کۆتاییمان نەک بە ناکۆچیەکان هینە، بەڵکو بووینەوە بە یەک حزب، حزبەکەی جاران. پێش 2 هەفتە لەمە و پێش هەردوو حیزبی سیاسی لەسەر ئاستی سەرکردایەتی سەردانی یەکتریان کرد بۆ یەکگرتنەوە و لێک نزیکبوونەوەیان کە بتوانن هەنگاوی گرنگتر و کاریگەرتر بنێن لە پێناو بەرژەوەندی پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان. بەم یەکگرتنە هەنگاوێکە لەسەر ڕێگای ڕاست بۆ ئەوەی ئەم هێزانە یەک بگرنەوە و کاریگەریان لەسەر گۆڕەپانی سیاسی کوردستان هەبێت. لەبەر ئەوە هەنگاوی یەکەمەوە هەنگاوی حیزبی ئایندەی کوردستان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان هیوادارم هەنگاوی تریشی بەدوادابێ ئەو حیزب و لایەنانە ئەو کەسایەتیانەی کە خۆیان لەم ڕێبازە دەبینەوە بێنە سەر بێنە ئەوە بۆ ئەوی قورساییەکی تەواو لەسەر ساحەکە دروست بێت. ئەندام و لایەنگرانی حیزبی ئایندە بە گرنگیەوە دەڕوانە ئەم ڕێکەوتنەی یەکێتی نیشتیمانی کوردستان و حیزبی ئایندە وەک دوو حیزبی خاوەن خەبات و مێژووی هاوبەش لە ڕابردوودا و بە هەمان هێز و توانایانەوە درێژە بە خەبات بدەن لە داهاتووشدا. ڕاستی یەکگرتنا حیزب ئایندە کوردستانê گەل یەکێتیya نیشتیمانیya Kurdistanê ez bînim wekî yekbûna gelê Kurd, yani heta nûke parçebûneke mezin nav gelê Kurd rêka wa hizba de pêk hate ku komelgeha me teqsîmî çend beşa çend qismê hatiye kirin. Hêvîdarim ku ev yekgirtine netinê beyna ayinde û yekhetî de ya beyna goran û yekhetî de beyna tamamê ehzabê Kurdistanê de pêk bêt yekgirtinek nav tamamê gelê Kurd da pêk bêtin. Giringiya vê yekgirtinê jî ya wêrê ra ku ev rûkeme PTV pêyekê heye li başorê Kurdistanê hêzên netewayî niştîmanî pês peyda bibin ji bo minafsekirina hêzên derekî dijminên milletê Kurd ew çendîn aliyên derekî hene yên dewlî hene ku dijminayetî etken ev rûket saha Kurdistanê da PTV ye layενên niştîmanî û netewayî yek bigirin bibine yek rês. یەکگرتنەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و حیزبی ئایندە لە داهاتوودا گرنگی و بایەخی زیاتری دەبێت لەسەر ئاستی سیاسی و بە ئامانجی بەرەوپێشتوون و لێک نزیکبوونەوەی حیزبە سیاسیەکان لە هەرێمی کوردستاندا و تا بتوانن پرۆسەی سیاسی بەرەو قۆناغێکی نوێتر هەنگاو بنێن. شاخەوان عەبدوڵڵا، بادینان سات، سلێمانی.